اینجا لەوە بابچینە لە هەواڵێکی دیکەمان هەمیشە شانۆکاران هەوڵیان داوە لە ڕێی ئەو شانۆیانەی کە پێشکەشیەکەن ئەو پەیامانەی کە ئەیانەوێت بیگەێنن. اینجا گروپی شانۆیی فرمێسک لە شاری کەرکووک لە ئێستادا نوێترین کاری شانۆیان نمایش کردووە. فەرموون بابینەری بین. گروپی شانۆی فرمێسک لە شاری کەرکووک شانۆیەکیان بە ناونیشانی گوڵەکان لەسەر درک دەڕوێن لە باخچەی گەڕەکی شۆڕیجان نمایش کرد. کارە شانۆیەکە گوزارشتی دەکرد لە پاک و خاوێنی و پاراستنی ژینگە و جەماوەرێکی زۆر ئامادەی بینینی شانۆیەکە بوون. ئەمە کەرکووکە کەرکووک شەبکە گوڵەکەیە تێگەیشتی ئەگەر تۆ بتوێ شارەکەت پاکێتەوە بە دام و دەستگا قەت پاک نابێتەوە. دام و دەستگا وەسیلەیە، بەڵام خەڵکەکە دانیشتوانەکە لارج لەو پایە و لارج پەنجەکە ئەبێ ئەو هەوڵ بدا لە بچووک تا گەورە. ئەگەر بێت و ئێمە خۆمان لە ماڵەوە پاک خۆمان پاک نەکەینەوە بێنە سەر شەقام بە پیسپۆخڵێ بە پیسپۆخڵی مینەوە. جا لە بەرەوە منە بیرۆکەیم کە بە مێشکە هات بڵێ ئەم شارە ئەگەر هەر گەڕەکێک و 20 کارمەندی ژینگەی تێ بکەی دە کابیسی تێ بکەی پاک نابێتەوە گەر خەڵکەکە خۆی پاک نەبێت. جا من بۆیە ئەمەم کرد کە ئەم خەڵی وەکو تەوعیەک وەکو ئاگاداریەک وەکو ڕوونکردنەوەک بۆ خەڵکەکە ئەو کردارانەی کەوا ڕۆژانە لەسەر شەقامم بینی قام کردارێکی قێزەون بوو. جا لە بەرەوە هات بە مێشکا کە بیکەم بە شانۆیەکی سەر شەقام و پێشکەشی ئەو خەڵکەی کەم پێشکەشی ئەو براو خوشکانەی کەم کە ئەگەر تا ئەم دەقیشە هەڵە بوونە لە کارەکانیان با ڕاست بنەوە و یارمەتی ژینگەکەی خۆیان بدەن، یارمەتی شارەکەی خۆیان بدەن.